لە ڕۆژی جیهانی ژینگەدا ژینگە لە سنووری قەزای چەمچەماڵ با ڕەوشێکی خراپدا تێپەڕ دەبێت. نەبوونی کارگەی ڕیسایکلین لەلایەک و بوونی ژمارەیەکی زۆر لە کارگە و پاڵاوگەکان لەلایەکی دیکەوە ژینگەی ناوچەکەیان ڕوبەڕووی مەترسی زیاتر کردووەتەوە. چالاکێکی بواری ژینگەش ئاماژە بەوە دەکات مەترسیەکانی پیسبوونی ژینگە لەلایەن حکوومەتەوە بە هەند وەرنەگیراوە و وەکو سەرجەمکایەکانی دیکە پشتگوێ خراوە. بەداخەوە کێشەی ژینگەیمان زۆرە سەرڕێ ئەو کێشانەی کە لە دروستکردنی کارگە و ڕساونەکردنی ڕێنمایە ژینگەیەکان هەروەها دەرهێنانی نۆت و گازی سروشتی لە سنوورەکەماندا کە بۆتە هۆی کاریگەری خراپیە بێ لەسەر پیسبوونی ژینگە نەبوونی ڕیسایکلین بۆتە گرفتێکی گەورە لەم سنوورەیە سەرڕێ ئەوەی کە ئەتوانین بڵێن پیسبوونی ژینگەی لێکەوتێتەوە هەروەها لە ڕووی تەندروستیشەوە بەڕاستی زۆر خراپە کاریگەری تەندروستی خراپی هەیە لەسەر ڕەوشی ژیانی هەوڵاتیان لەبەرەوەی ئەم شوێنە نزیکە لە ناوچەی نیشتەجێبوونەوە. بە جۆرەی زانیاریەکان ڕێژەی سەوزایی لە سنووری قەزای چەمچەماڵ کەمتر لە ١٠٤ و زۆر کەمترە لە ستانداری جیهانی. سەرۆکی شارەوانی چەمچەماڵیش دەڵێت گرێبەستێک لەلایەن وەزارەتی شارەوانی کۆمپانیایەکەوە سەبارەت بە دامەزراندنی کارگەیەکی ڕیسایکلین لە سنوورەکەدا واژۆ کراوە و لە ئایندەیەکی نزیکدا کارەکانی ئەو کارگەیە تەواو دەکرێت و زبڵ و خاشاکی سنوورەکە بە شێوەیەکی زانستی دەسووتێنرێت. لە ماوەی ڕابردووە گرێبەستێک لەلایەن وەزارەتی شارەوانی و کۆمپانیای شکارەوە واژۆ کراوە بە مەبەستی دانانی کارگەیەکی ڕیسایکلین لەم سنوورەیەوە بە دانانی ئەو کارگێژ ئەو گرفتانە لەم سنوورەیە کۆتایی پێدێتەوە ئەو مەوادانی کە توانای بەکارهێنانەوەیان هەیە قابلی ئەوەن بەکاربێنێتەوە دووبارە بەکارهێنرێتەوە کامە سوودێکی زۆر بە ژینگەی ناوچەکە ئەگەیەنێتەوە هەلێکی کار بۆ کۆمەڵی خەڵک دروستە بێت وە کۆکردنەوەی خۆڵ و خاشاک و داپۆشینی ئەو مەوادانەشی کە بەکار نایەنەوە دووبارە بە شێوەیەکی تەندروستە بێت لەمەوە. گرێبەستەکە واژۆ کراوە لە دوای واژۆکردنی گرێبەستەکە و ماوەی 4 مانگی کۆمپانیا دەست بەکار بێت 4 مانگەکەش مودەیەکی لێ ڕۆشتووە تەسەورەکەم لە چەند مانگی داهاتوە دەست بەکاربوون بکە. نەبوونی کارگەیەکی تایبەت بە لە ناوبردننی ئەم زبڵ و خاشاکەی کە لێرەدا کۆبووتەوە وای کردووە کە ئەم زبڵ و خاشاکە لێرەدا بسووتێنرێت. بە بڕوای شارەزایانیش زەرمەندی یەکەم لە ڕووی ژینگەی و تەندروستیەوە تەنها هاوڵاتیانی قەزای چەمچەماڵ و ناحیەکانی دەوروبەرین. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام چەمچەماڵ.